سڵاوتان لێبێ من ناوم هونەرە دەرووناسم لە ڕێکخراویسیت لەم ڤیددیوە باسی ڕاهێنانێک کە نەویش ڕاهێنانی ئارامی و دڵخۆشی واتە شوێنێک کە هەست بە ئارامی بکەیت هەست بە دڵخۆشی بکەیتیان ئەم ڕاهێنانە زۆر بە سوودە بۆ ئارامبوونەوەی خۆت ئەتوانی لە پێش خەوتن ئەنجامی بدەیت یاخود هەر کاتێک کە بتەوێت ئارام بیتەوە ڕاهێنانەکە بە شێوازێکە کە تۆ ئەتوانی دانیشی لە شوێنێک یاخود پاڵکەی گرنگەوە ینی تۆ هەست بە مرتاحی بکەیت چاوت داخەی یاخود سەیری شوێنێکی دیاریکراو بکەی بۆی تەرکیزت نەڕوا سەرەتا بە هەناسەیەکی قوڵ دەست بێکەی هەناسەیەکی قوڵ هەڵەمژی لەگەڵ هەناسە دانەوەت واکەی ئەو بیرە نەرێنیانەی کە لە مێشکتە لەگەڵ هەناسەکەت بێتە دەرەوە یاخود هەنێک لەو بیرۆکە نەرێنیانە بێتە دەرەوە بیر لە شوێنێکیتەوە کە بەلای تۆ شوێنێکی خۆشە ڕەنگە پێشتر سەردانیت کردبێ یان بتەوێت سەردانی بکەیت ئەو شوێنە ڕەنگە کەنارێکی دەریابێ ڕەنگە ژووری نووسنەکەی تۆ بێ یان هەر شوێنە کە بەلای تۆوە کە هەست بە دڵخۆشیەکەی تایە هەوڵ بدە کەمترین شتی نەرێنی هەبێ لەو شوێنەی کە تۆی بینی یاخود لەو شوێنەی کە تۆ لی هەست بە چواردەوری خۆت بکەیت هەوڵ بدەیت هەست بە چواردەوری خۆت بکەیت واتە مەبەستمان گوێبیستی چێبی ئەو شتانەی لە چواردەورتن چین کە یان بینی یاخود بۆنی چ شتێک بێ و یاخود کەشوهەوای شوێنەکە چۆنە هەوڵ بدە لەو شوێنە هێمایەک یاخود وشەیەک ببینە یاخود بخوێنەوە یاخود تەرکیزی لێ بکە بۆی ئەم شوێنە خۆشە بێنێتەوە بیری تۆ هەر کاتێکەوە ویستت بەبیر خۆتی بێنی و یاخود بیناسیەوە یاخود وەکو خەیاڵێک وێنەیەکی شوێنەکە بگرە کە لە پێش چاوت بمێنێتەوە کاتێک کە تۆ لە خەیاڵی ئەو شوێنە یاخود کەبیر لەو شوێناکەیتەوە هەتا ئەو کاتێک کە پێت خۆش ئەتوانی بەردەوامبی و ئەتوانی لەوێ بمێنیتەوە هەر کاتێک کە ویست بگەڕیتەوە ئەو شوێنێکەلی هەوڵدا بە شێوازی ژمارە بیتەوە واتە لە ژمارە 5 دەست پێ بکە بۆ خوارەوە ژمارە 5 بە هەناسەیەکی قوڵ هەڵمژە ژمارە 4 هەناسەکە بدەوە ژمارە 3 هەست بە خۆت بکە ژمارە 2 هەست بە چواردەورت کەس لە ژمارەیەکە هێواش هێواش ئەتوانێت چاوت بکەیتەوە یاخود بیتەوە بۆ شوێنەی کەلی هیوادارم سوودی هەبوو بێ.